سپاس بۆ قسەکانی کاکەمیر. نازانم کەسی تر پرسیارێک هەیە؟ پیرۆزبایی لە سازدەرانی کۆرەکەکەین بەڕاستی وەختەکە ئەوەندە نەمایە بەس بۆچ کوردەواری خۆمانی گوتی قسە هەزارە جوانی بەکارە. بەڕاستی وشیاری کۆمەڵ پابەندی هەر هەموو ئەو مەسائلانەیەکە ئەمە باسمان کرد ئێستا چونکە یعنی بەڕاستی ناکرێ ئافرەت تاوانبار بکرێت هەتاوەکو وشیاری کۆمەڵ نەگاتە خودی پیاوەوە ئەو جاکە وشیاری گەیشتە خودی پیاوە ئەو جا لە پیاوەوە دەست پێکاتن بۆ ئافرەت. سپاسانە. سپاس بۆ بەڕێزکەکشم. مامۆستاشم زۆر سپاسەکەم. یعنی مختصریش دەکرد دۆست لەبەرێ من مەبەستم و بڵێم زارێ خودی پیاوەکە پێویستە وشیارەوەی کە مامەڵە لەگەڵ ئافرەت دەکات. یعنی خودی هەموو کۆرەکەی ئەمنیست پێکە باوەڕۆی یعنی خلاصەی کۆرەکەت زۆر سپاسەکەم. دوازار زانکۆ برادەرێک قسەی مامی پێم خۆش هەڵبسم لەبەرەوەی دیارە ئەوەی ئەوێت تەختم کا بەرەدەرەوە تەختم نەکا بارێ لە زۆر ئاساییە دیارە بازەران هەمە نیازناوە دەرێ تەختمکەن بەس پێم خۆش ڕوبەڕوو لە بەرامبەر خەڵکێک بخوێنەوە. شتێکی ئاسایی و دواییش بوونی جیاوازی دەربڕینە لەوەی کە بتوانێت ژیان دروست ببێت ژیانی دروست ببێت کە هەردووکیان لێیدا پێش بتوانێت یەکتری تێبکەن. وەکو ڕۆژماری بۆدێر ئەڵێ نەبوونی جیاوازی لە کۆمەڵدا لە باخچەیە کەسێک دەگەشە نەکات لە باخچەیە کەسێک دەگەشە نەکات چونکە هەر کاتێک نەبوونی جیاوازی لە نێوان تاکەکاندا چ لە نێوان ژن چ لە نێوان پیاودا ئەبێت ئەوەی کەوا مردنی بیرۆکان مردنی بیرکردنەوە بەڵام چ جیاوازی ئەوەی کە بتوانێت لەڕێیەک چ پیاو چ ژن هەوڵ بدات بیرکردنەوەکانی خۆی بسەلێنێت بیرکردنەوەکانی خۆی بسەلێنێت دەجا سەرەتاشەوە گۆڕێتەوە بۆ هۆشیاری پیا وەک جیناتۆر یو ئەڵێ کاتی خۆی کە یۆرە مالکی شانهای بوو لە کاتێکە پیاوێک بەهۆی دزیکردنە لە وڵاتەکەی بە بردنی کۆمەڵێک شتی بەها بان دەکرێت بۆ دەسەڵاتی بۆ کۆشتی یۆرە لە وڵاتی شانهای کە ئێستا شارێکە لە شارەکانی چینیکە ئەو کاتە دەسەڵاتی دایک سالاری بوو وەک ئێستا نەبوو دەسەڵاتی باوک سالاری. ئیدی ئەم پیاوە لە بەردەم دادگا کۆمەڵێک شت ئەڵێ کە ئەبێ نەبێتە هۆی جیاوازی لە نێوان ئافرەت و لە نێوان پیاودا وەکو ئافرەتێک سەیری بکرێت. یۆرە پێڵێ من وەکو ئافرەتێک سەیری دەکەم بەڵام من لە کاتێکا وەکو ئافرەتێک سەیری دەکەم وەکو ئافرەتێک بیرکردنەوەتە بێویش ئەڵێ من وەکو ئافرەت بیرکردنەوەم هەیە ئەڵێ مادام تۆ وەکو ئافرەتێک بیرکردنەوەتە ئیدی سزای تۆ محکومە کە سزا بکرێت چونکە دوو بیرکردنەوە ئەبێ بیرکردنەوەیەکیان جیاواز بێ نابێ هەردوو بیرکردنەوەیان لە ڕووی یەک بیرکردنەوە بێ. شما کاتەکەی زۆر نەکرێت. سپاس. سپاس بۆ بەڕێز کاکەمیر. نازانم کەسی تر پرسیاری هەیە؟ ئێمەش دووبارە بەناوی لە قسۆرانی کۆمەڵی ئافرەتانی کوردستان بەخێرهاتنێکی گەرمی سەردەم میوانە بەڕێزەکانەکەین بە تایبەتی میوانانی ئازیز لە ڕێکخراوی ئاسوودە و سنتەری خانزاد کە لە شاری سلێمانی وەزیرتیان چێشا و لە کۆڕەکەمان ئامادە بوونە. دووبارە سەبارە بەخێرهاتنی سەرجەملایەکتانەکەین و هەروەها سپاسیش بۆ بەڕێز مامۆستا میربی خاڵی. دايما يساعد عشان مرة